بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. برزان سلام ورحمة مهرباني خواهي پروردگاتان لبيت لشاري مكي پیروزوا او گورستاني که لپشتمانويا پیدرون گورستاني معلات او گورستاني که لسردمي جاهلية هتاوكو استا گورستاني خلقي مكي بوا مردويان لناشتوا جا گۆڕی زۆر لە هاوڵانی پێغەمبەری لێیە صلی الله عليه وسلم، گۆڕی مامی پێغەمبەری لێیە و گۆڕی باپیری پێغەمبەری لێیە صلی الله عليه وسلم، گۆڕی خەدیجەی خێزانی پێغەمبەری لێیە صلی الله عليه وسلم، گۆڕی ئەسمائی کچی ئەبوبەکری لێیە، گۆڕی عەبدوڵڵای کوڕی زوبەیری لێیە. زۆرێک لە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لێرن لەگەڵ هەندێک لە تابعین و پیاچاکان. ئێمەش ئەوڕۆ وەکو یادگاریەک وەکو خۆشەویستیەک بۆ ئال و بەیتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بۆ سەحابە و تابعین ئەوڕۆ هاتین سەردانی ئەو گۆڕستانەیەمان کرد ئەلێرە لە شاری مەککەی پیرۆز. دەمانەوێت هەڵوێستەیەکی کورت بکەین لەسەر خەدیجەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، واتە لەسەر چاکەی خەدیجەی خێزانی پێغەمبەر و لەسەر وەفای پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خەدیجە. خەدیجەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئافرەتێکی زۆر چاک و خانەدان و ڕێک و پێک و ڕەوەش بەرز بوو، بۆیە پێغەمبەری هەڵبژارد صلی الله عليه وسلم بۆ ئەوەی کە هاو سەرگیری لەگەڵ بکات. جا کاتێک کە بوو بە پێغەمبەر، ئەو خەدیجەیە پاڵپشتێکی زۆر بەهێز بوو پێغەمبەری صلی الله عليه وسلم، بۆیە دەڵێن لە پشتی هەموو پیاوێکی گەورە ئافرەتێکی گەورە هەیە. خەدیجە کاتێک کە پێغەمبەر هاتەوە لە ئەشکەوتی حیرا نەشڵەژا، گوتی مەترسیم هەیە کە شتێکم بەسەر هات پێی ترسا کاتێک کە وەحی بۆ هات یەکەم جار. خەدیجە فەرمووی نەخەیر، ئەتۆ تووشی هیچ زیانێک نابیت. چی کردە پاساوی ئەوە؟ ڕۆژ بەرزی پێغەمبەر صلی الله عليه وسلم، گوتی کاکە ئەتۆ یارمەتی خەڵک دەدەی، سەردانی خزم و کەسوکارت دەکەی، سیلی ڕەحم جێبەجێ دەکەی، لەگەڵ خەڵکدا باشی. نەخێر، ئەتۆ تووشی زەرەر و زیان نابی. هاو ئافرەتە چەند عەقڵ بووە. ئەنجا نەشڵەژا، یەکسەر پێغەمبەری برد صلی الله عليه وسلم بۆ لای وەرەقەی کوڕی نەوفەل کە ئامۆزای بوو، لێی پرسی کە شارەزا بوو ئەوە چییە کە پێغەمبەر بینیوێتی صلی الله عليه وسلم. ئەویش هەواڵی پێدەدا کە پێغەمبەر دەبێتە پێغەمبەر و ئەوە وەحیە کە بۆی هاتووە. بەڕاستی خەدیجە نمونەیەکی زۆر جوان بوو لە وەفاداری و ئەمەک و لە بەهێزی و لە دامەزراویدا و لە پشتگیریکردنی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. بۆیە چاکەیەکی دیکەی خەدیجە ئەوە بووە کە نمونەیەکی زۆر جوانە بۆ خێزانی بانگخوازەکان، بۆ خێزانی پێغەمبەران و بۆ خێزانی میراتگرانی پێغەمبەران. مامۆستایەکی ئاینی بێت، بانگخوازێک بێت، هەر کەسێکی دیکە هەبێت، نمونەیەکی زۆر بەرزە لە چاکی و بەهێزیدا. بۆچی؟ چونکە بانگخوازەکان، مامۆستایانی ئاینی، ئەوانەی کە خەریکی بانگەوازن لەلایەن خەڵکەوە زۆر ناڕەحەت دەکرێن، زۆر ئەزیەت و ئازار دەدرێن و زۆر خەم و خەفەتیان توش دەبێت. بەڵام وەختێک کە دێنەوە ماڵەوە کە خێزانەکانیان لە هەموو کەس لەیانەوە نزیکترە، ئەگەر ئەوان لەگەڵیان باش بن، ئەگەر ئەوان دڵنەوەیان بکەن، ئەگەر ئەوان پشتگیریان بکەن، ئەوە بەڕاستی ئەوانیش خەم و خەفەتیان کەمتر دەبێتەوە، ئازاریان لەسەر سوک دەبێت. هەروەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە تووشی ئەزیەت و ئازار دەبوو لەگەڵ قەومەکەی، لەگەڵ بێباوەڕان، کە دەهاتەوە ماڵەوە خەدیجە دڵنەوایی دەکرد پێغەمبەر صلی الله عليه وسلم، خەم و خەفەتەکانی نەدەما، یاخود خەم و خەفەتەکانی لەسەر سوک دەبوو. بۆیە خەدیجە نمونەیەکی زۆر جوانە بۆ خێزانی بانگخوازان و مامۆستایانی ئاینی و میراتگرانی پێغەمبەران سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. بۆیە پێغەمبەر دەفەرمێ ئەدونیا مەتاع وخەیر مەتاعها المرأة الصالحة. بەڕاستی دنیا چەند ماوەیەکی کورت و کەمە، بەڵام باشترین شت ئەوەیە کە ئینسان لەو دنیایەدا خێزانێکی باش و ڕێک و پێکی هەبێت کە پشتگیری بکات لەسەر کارەکەی. ئەها چەند گرینگە، پشتگیری بکات لەسەر کارەکەی و سیقە و متمانەی بە کارەکەی هەبێت، لەسەر کارەکەی دامەزراوی کا و دڵنەوایی بکات. بۆیە لێرەوە دەڵێم هەموو ئینسانێکی مسلمان، دایکان و خوشکان باش بن، چونکە بەڕاستی ڕۆژێک دەبێ کە پەشیمان ببنەوە. ئەنجا هەڵوێستەیەکی کورت بکەین لەسەر وەفای پێغەمبەر صلی الله عليه وسلم بەرامبەر بە خەدیجە. ئەو دایکە خەدیجەمان کە ئاوا باش بووە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەدی پێغەمبەر چ وەفایەک و چۆن بە ئەمەک بووە بەرامبەر بە دایکە عایشەمان.
لصحيح مسلم داهاتو وكروجي كان جبرائيل ديت لاي پیغمبري صلى الله عليه وسلم في دلت استا خديجة دي بولات قاپێک خواردن یاخود خواردنەوەی پێیە کاتێک کە هات سەلامی خوای پەروەردگاری پێ بگێنە و سەلامی منیشی پێ بگێنە و موژدەشی پێ بدە بەچی بە ماڵێک لە بەهەشدا کە لە مروواریە سبحان الله بە ماڵێک لە بەهەشت کە لە مروواریە موژدەی بەهەشتی پێدا داکە عایشەمان دەگەڕێتەوە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەندە باسی چاکەی خەدیجەی دەکرد کە زاری وا هەبوو ئێرەیم پێ دەبرد زاری وا هەبوو ناڕەحەت دەبووم تووڕە دەبووم دەموت باشە ئافرەت لە دنیادا نییە لە خەدیجە نەبێ هێندە باسی دەکەی پێغەمبەر دەیفەرموو نا دایکی منداڵەکانم بوو ئاوا و ئاوای بوو کردوم وەختێک خەڵک ئەمنی بە درۆزانی ئەو بەڕاستی زانیم و پشتی گرتم پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند خاوەنی وەفا بوو جاری وا هەبوو پێغەمبەر حیوانێکی سەردەبڕی بەشی بۆ دەستە خوشکانی خەدیجە دادەنا ئەوانەی کە لەگەڵ خەدیجە کاتی خۆی تێکەڵاویان هەبوو بەشی دادەنا بەشی گۆشت و حیوانەکەی بۆ دەبردن سبحان الله وفايا روجي كان هالي خشكي خديجة ديت مالي پیغمبر صلى الله عليه وسلم پیغمبر كدنجي دبي سزور خوش حال دبيت وزور رزي دقريت ضل اواتيا اوا خشكي خديجة خزانيتي تنانا روجي كان افرتي كي بتمن ديت ماليان كلكاتي سردمي خديجة دا سرداني كردبون پیغمبر صلى الله عليه وسلم زور بي خوش حال بو وزور رزي قرد وزور رزي قد ها فرموي روجاني خديجة بهناينوا كاتك خديجة لجيان دابو او سرداني دكردين ها سنگرينغا او وفايا سنگرينغا او وفايا زابراستي او نمونيك بو بياو افرت درسو پندي اويلي وردگرين كا او پیامك بو همو بياوك افرت كافرت لبرانبر بياو دا باش بيت وپشتگيري بكات ولا سر كاركي برواي بكاركي هبيو وهروها پشتگیری بکا و دامەزراوی بکات و وای لێ بکات کە ئەویش خەم و خەفەتی لەسەر نەمێنێت ئازار و گرانیەک یاخود بارقورسیەک کە لەسەری هەبێت لەسەری لا ببات و هەموو پیاوێکیش خاوەنی وەفا بێت و بە ئەمەک بێت بەرامبەر بە خێزانەکەی خوای پەروەردگار بمانگەڕێ لەو کەسانە لەگەڵ پێغەمبەر صلی الله عليه وسلم هاوڵانی پێغەمبەردا کۆمان کاتەوە لە قیامەتە ئینشاءالله خوای پەروەردگار لە بەهەشتێدا قصر و خۆشیەکانی بەهەشتمان کاتە قسمەت لەگەڵ هاوڵانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم کۆمان کاتەوە ئەو ڕۆک و یادگاریەک هاتین سەردانی ئاو گۆڕستانەمان کرد کە زۆر لە هاوڵانی پێغەمبەری لێ نەژراوە صلی الله عليه وسلم تابعینی لێ نەژراوە خەدیجەی خێزانی پێغەمبەری لێ نەژراوە صلی الله عليه وسلم خوای پەروەردگار دەرەجەی هەمویان بەرز کاتەوە لە لای خۆی ئێمەش بگێنی لەگەڵ ئەوانماندا حەشرکا ئینشاءالله وصلى الله على محمد وعلى آل محمد والسلام عليكم ورحمة الله وبركاته.